زۆر سپاس بەڕێزی زۆر سپاس دەکەم. ئەوەی کە باس کرا لەگەڵمان بە خێراتنیەکی گەرممان کردن پێخۆشحاڵ بووین کە یەکترمان دیەوە و پێکەوە و خەمە خۆین بۆ میلەت و نیشتمانەکەمان بە هەموو بەشەکانیەوە قورسایی ئەو مەشاکلانەوە ئەو هێرشانەی کە لەسەر بەشەکانی میلەتەکەمان و نیشتمانەکەمان هەیە. لەوێدا باس لەسەرەوە کرا کە کەنەکە وەک ڕێکخراوێک دەیەوێ حزبەکانی باشوور، سیاسیەکانی باشوور، ڕۆشنبیرەکان، ڕۆژنامەنووسەکان دەور بجێڕن، بەشداری بکەن، هاوکاری بکەن، خەم بخۆن لە بەعزێ جێگە دوشمن هێرشیەنەوەت سەر بەشەکانی کوردستان، فشار زۆرە لەسەر بەشەکان و حقوق و مافی کوردستانەکەمان، خەساراتی گەورەمان لێ دەکەوێ. ئەمە پێویستی بەوەیە لە هەر شوێنێک کە بین هەموو ڕێکخراوەکانی ئەم حزابەکانی ئەم میلەتە خەمێکی ئەوە بخۆن کە ڕێکخراوەکانی تری دموکراتی و نیشتمانی و ئەوانە و ئەو هێرشانەی کە لەلایەن حکوومەتەکانەوە هەیە و لەلایەن دەسەڵاتدارەکانەوە هەیە بربەرەکانی لەگەڵ ئەوە بکرێ خەم بۆ یەکێتی بخورێ. ئێمەش وەکو حزبێکی شیوعی مەشهورین و معروفین لەگەڵ ئەو هەموو حزبانەی پێشوشدا هەموو دەور و سیاسەتەکانمان دیارە. ئێمە نیشتمانێکی ئازاد و میلەتێکی بەختیار شعاری ئەساسیمانە دروشمان بووە. ئێسش لەسەر ئەو قەزیانە سوورترین بۆ ئەوەی کە ئەبێ خەمی میلەت و نیشتمانەکەمان بخۆین، بەڵام لەوەی کە کۆسپە لە ڕێی پێشکەوتنی کاروبارمانەوە خەباتی کوردستانەکەمان دوادەخا ناڕێکی بینە حزبەکانە تەماحی حزبە گەورەکانە دەستپێکە هەفدیتنێن مەدە سەردانên me de cenabê Serok Berzanî em ziyaret bikin ve herwiha em hîn li hêvîne ku em ê wê seredanê pêk bînin. Serokê Herêmê Kurdistan Birêz Nêçîrvan Berzanî, Mesrûr Berzanî Serokê Hikûmetê Kurdistan. Em li gel partî, rêxistin, saziyên civakî, kesayetiyên welatparêz, întelektuel, akademisyen, ronak û rewşenbîr projeyî kenekey bo pêkanîna yekîtiya neteweyî kîjan astê debe kîjan îradeyê debe li gel wan em ê şirove bikin, em ê bîr û pêşniyarê wan û daxwazê wan temenniyê wan em ê li ber çav bigirin.